زیاتر ام دی سروی مجاری راوستین بوانه که من هجی سلیمانی برس حتی محمد نونری بازرگانیا یا الویا سلیمانی جی سلیمانی لگل مانه ام کاتتان باش بهم خوش هر لو دست بکم اما همو سالک ام بلین ام کیشه یعنی ام سیناریو من بود دوباره دبیتوا هنرده کردنی بروبوم یعنی برهمی جوتیاران یاریم کورسان بو نوراست و خارو عراق لبازگکانه کیشه بود روز دبیتن کیشه که پیوندی با جوری و کوالیتی برهمکانی جوتیاران هرمی کورسان ها یان پیوندی با خودی جوتیارکان و که کردن و برهمی کی کردیه بێشەکی سوپاسانەکەم کە دەرفەتێکتانای ئێمە لە کەناڵەکەی زەلامتانەوە قسە بکەین ئەم کێشەیە هەموو ساڵێک ڕوبەڕووی جوتیار بۆتەوە لەگەڵ دەرچوونی بەرهەمەکەیە کێشەکان چەندێک مەسەلەن ڕوبەڕووی وەزارەت بۆتەوە ئێمەش وەکو بازرگانەکان لەناو شارەکانی هەرێمی کوردستان ئەو کێشەیەمانەیە چونکە لە دوای ئەوەی کە ئێمە کە زووتیا بەرهەمەکەی دەرەکات ئێمە نزیکترین کەسی لێیانەوە بۆ ساکردنەوەی بەرهەمەکانیان هەموو ساڵێک لەم کاتەیە کێشەکان گەورە بووە و دروست بووە بەڵام ئەم جاریان لە 23 مانگی پێشووە بڕیارێک لە حکوومەتی مرکزیەوە دەرچوو ئەو بۆ ڕێک 8 مادەی قەتع کرد ئەو 8 مادەیە لە یەکێ لە خاڵەکانیان نووسیبیان ئەو بەرهەمانەش کە لە هەرێمی کوردستانەوەیێت ئەو بوو بازگەکانی حکوومەتی مرکزی هەرچی بەرهەمی جوتیارانی خۆمانی لە 23 مانگەوە هەتا سیوێکی مانگ ڕاگرت ئەوە بوو چەندین بەرهەم کە لەو ڕێگایە خراپ بوو چەند کەسێک مەسەرەن زەرمەندی زیاد بوون جوتیارەکان نرخی بەرهەمەکانیان دابەزی لە چاو پێشەوەی کە ڕێگەکە داخرێت بەڵام خۆشبەختانە وەزارەتی کوشت و کاڵ کە هاتە سەرخەت جەنابی وەزیر و ئەو شاندەی کەناردیان بۆ بەغا ئەوە بوو لە یەکی مانگە ڕێگەکان کرایەوە بڕیارێک دەرچوو ئەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستانەوەیەت موافقەتی وەزارەتی بەڕێوەبەری کوشت و کاڵەکانی ئەو شاری خۆیانی پێبێت لە بازگەکانە ڕێگەیان پێ بدرێت هەم دیز ئەمڕۆ گوێمان لێ بووە کە ڕێگای بینی هەولێر و مۆسڵ داخراوەتەوە یەکسەر جەنابی وەزیری کوشت و کاڵمان ئاگادار کرد لەگەڵ مستەشارەکانی کاگرزگار و ئەوان بەڕاستی خۆشبەختانە هاتنەوە سەرخەت ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە یعنی ئەم جارە ئێمە نەجاتمان بوو هەچ کاتێک بەرهەمی خۆمان دەرەچوو تووشی کێشەیەکی گەورا بووین تووشی دڵڕاوکەیەکە بووین بەرهەمەکانمان ئەمە لە حەدی خۆمان زیاترە سپاس بۆ خوا لەو بڕایان ساڵانێکی داهاتوو بەرهەمەکانمان گاتە ئاسێکی ئەوەی کە ئێستا ئەنجومەنی وەزیران لە سەرخەتە لەگەڵ ئێمەیە لەگەڵ چەند بازرگانێکە کە هەندێک بەرهەمانەیە ئەم ساڵ ئینشاڵڵا بیبێنە بازاڕەکانی خلیج کە ئەوان هەموو هاوکاریەکی معنەویمانەکەن و مادیەکانیشان لەسەر خۆمانە زۆر باشە ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدە لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستاندا خۆدی سەرۆکی حکوومەت و بڵێن کابینەکەش بەگشتی تەرکیزێکی زۆریان فۆکەسێکی زۆریان لەسەر هەناردەکردنی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان بووە بۆ بازاڕەکانی تری دەرەوەی عێراق با بڵێم یەن بە جیهان بەگشتی ئەم کردنەوەی ئەم بازارە و ئەم لینکە لەگەڵ بازاری جیهان تا چەند هۆکار دەبێت بۆی ئێمە چیتر پشت بەوە نەکەین کە شان لە حکوومەت هەرێمی کوردستانەوە بچێتە بەغدا و ئەوجا لە ژێرناوی پارانەوە بێت ڕێککەوتن بێتن ئەوە بێتن جوتیاران لەو لە ڕاوکەیە ڕزگار بن تا چەند باوەڕیتان هەیە بووە تا چەند بڵێن دڵخۆشم بەو هەوڵانە بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین ئێمە باڵیان کردین بۆ هەولێر لە نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران کۆبووینەوە کە بەڵێنیان پیاوین ئەم ساڵ کە لەسەر دوو بەرهەم بە تایبەتی شەکەن یەکێک لەو بەرهەمانە هەنارە لەگەڵ ترەیە کە ئێمە هاوردەی دەرەوەی بکەین ئەگەر بێت و هەناردەی دەرەوە بکەین ببورن ئەگەر بێت و ئەم بەرهەمانە سەر بگرێت بەرهەمی خەیار سەر بگرێت یا پیازمان سەر بگرێت یعنی جێگەی خۆشحاڵیە ئێمە بازاڕەکانمان چۆن بازرگانەکانمان هەوڵەیەن لە هەر وڵاتێکەوە نرخی گەرزان ببێنن بۆ هەرێمی کوردستان ئەو وەختەش ئێمە هەوڵێگەین کە بازاڕەکانمان بکرێتەوە ئێمە ناتوانین بڵێ بەسەرەن لەگەڵ عێراقا قەتعی علاقە بکەین یا خوا نەخواستە حاڵەتێک بێتە پێشەوە ئاوا دروست بێت چونکە بازاڕەکانی ئێمە بۆ بازاڕی ناوەڕاست و خوارو زۆر باشن زۆر نرخەکانی گونجاون بۆ جوتیارەکانمان خاڵێک لەوانەی تریش ئەم ساڵ کەشوهەوا زۆر فەرقی کرد پار ئەو بەرهەمی خیار کە فڕێدرا لە بانگی 3 و 4 بەرهەمەکان هەمووی بەیەکەوە دەرەچوون بەڵام ئەم ساڵ سواز بخوا کەشوهەوای ناوچەکەوای کرد کە وەکو ساڵانی زووی دەبێ بەرهەمەکانی جوتیاران ئەو حەوڕۆژە نەبێ بەرهەمەکەی پارەی نەکردو سپاس بۆخوا بەرهەمەکانیان هەمووی لە ئاستێکایە ڕاستە بەرهەمی کوشت و کاڵی گرانە ئەو شتانەی کە کڕیوانە بە بەهای دۆلار بەرامبەر دیناری عراقی کڕیوانە گرانە بەڵام لە ئاستێکان الحەمدولله کە زەرمەند نین ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو جودەی کە کابینەی نۆی کات کە وەزارەتی کوشت و کاڵ کە پەیوەستە بەم خاڵەوە ئەرکەکەی بۆ کێشێت
بەڕاستی من لێرەوە ئەمێ بڵێم سوپاس بۆ جەنابی وەزیری کشت و کاڵ کە هەچ کاتێک تەلەفۆنێکت بۆ کردبێت یا ئەو ستافەی کە لەگەڵ یایەتی خۆشبەختانە ئیتر بە ڕێنمایی ئەنجومەنی وەزیرانە بە ڕێنمایی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەیەتی ئەم ئیشانە بۆ ئێمە جێی خۆشحاڵیە کاتێک نەبوو کە تەلەفۆنیان بۆ نەکەین و جوابمانێنەوە و لەگەڵ معاناتی ئێمە وەکو بازرگان لەگەڵ معاناتی براجوتیارەکانمانە نەبوو بێتن. بە هیوای ئەوەی تەواوی بەرهەمە ناوخۆیەکان لە بازارەکانی جیهان ببینین. عتا محەممەد بەڕێز نوێنەری بازرگانانی عەلوەی سلێمانی لە سلێمانی و سوپاس کە لەگەڵمان بوون.